بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دوای ساڵێک و 6 مانگ لە دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان لە ئێستادا سەرۆکی حکوومەت کاندیدی وەزیری سامانە سروشتیەکانی دیاری کردووە کە دکتۆر کەمال ئەتروشیە وا بڕیارشە ڕۆژی چوارشەممە پەرلەمانی کوردستان لە سەرداوای حکوومەت کۆبێتەوە و متمانە بدرێت بە وەزیری نوێی سامانە سروشتیەکان لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان بەهرۆ جعفەر سەرۆکی ئەنیسیوتی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێماتی لە سودۆی سەرەکی هەروەها لە بەریتانیاشەوە یادگار سدەیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافێت لە پرۆسەکانی نەوتدا تاوتوێی ئەم پرسە دەکەین. دوای ساڵێک و 6 مانگ لە دەست بەکاربوونی کابینەی نوێم ڕۆژی چوارشەمە پەرلەمانی کوردستان لە سەرداوای حکوومەت کۆ دەبێتەوە و متمانە بە وەزیری نوێی سامانە سروشتیەکان دەدات. پۆستی وەزیری سامانە سروشتیەکان ماوەی 15 ساڵە لە لای پارتی دیموکراتی کوردستانە و وەزارەتەکەش لە جانتاکەی ئاشتی هەورامیدا کورتکرابووەوە. ژمارەیەکی کەمیش لە دەسەڵاتدارانی هەرێم ئاگاداری دۆسیەی نەوتن. لە ئێستاشدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم کەمال ئەتروشی بۆ پۆستی وەزیری سامانە سروشتیەکان کاندید کردووە و وا بڕیارە ڕۆژی چوارشەممە لە کۆبوونەوەیەکی نائاساییدا فراکسیۆنەکانی دەسەڵات متمانەی پێ بدەن. لە دۆسیەی نەوتدا پەرلەمانی کوردستان جگە لە متمانەدان بە وەزیری سامانە سروشتیەکان هیچ ڕۆڵێکی دیکەی نییە و لە گرێبەستەکان و داهاتی نەوت بێ ئاگایە. بەڵام حەل ئەوە نییە کە ئێمە دانیشین ئینشاءڵڵا نەوت ئەچێتەوە $100. ئاشتی هەورامی کە ماوەی 14 ساڵ وەزیری سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان بوو یەکێکیش بووە لە ئەندازیارانی بەناو ئابووری سربەخۆ کەچی پەرلەمانی کوردستان نەیتوانی هیچ لێپرسینەوەیەکی لێ بکات لەسەر ئەو نەهامەتیانەی بەسەر خەڵکی کوردستانی داهێنا. دیاریکردنی کاندیدی وەزیری سامانە سروشتیەکان دوای ساڵێک و 6 مانگ لە ڕاگەاندنی نوێم لە کاتێکدایە بە وتەی بەشێک لە پەرلەمانتاران هیچ چاکسازیەک لە دۆسیەی نەوتدا نەکراوە. بە پێی راپۆرتێکی سەرۆکی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2019 لە کۆی 8 ملیار و 438 ملیۆن دۆلاری داهاتی نەوت تەنیا 2 ملیار و 647 ملیۆن دۆلار بۆ حکوومەتی هەرێم ماوەتەوە. ئەمە جگەلەوەی کابینەی نوێم بەڵێنەکەی خۆی بۆ شەفافکردنی دۆسیەی نەوت و دروستکردنی سندوقی داهاتە نەوتی و غازیەکان نەبردە سەر. سەرەوە کار دەکەین بۆ دامەزراندنی سندوقی داهاتە نەوتیەکان بە بڕوای بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان دیاریکردنی وەزیری نوێی سامانە سروشتیەکانی هەرێم هیچ لە دۆسیەی نەوت ناگۆڕێت و پێویستە چاکسازیەکی ڕاستەقینە لە دۆسیەی نەوتدا بکرێت و چیتر هاوڵاتیان نەبنە قوربانی. بە پێی ئامارەکانیش حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی فرۆشتنی نەوت بە سربەخۆیی بە بڕی 95 تریلیۆن دینار کە بەشی موچەی 9 ساڵ دەکات زیانی لە ئابووری هەرێمی کوردستان داوە. ئەمەش بەهۆی ئەوەی لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا 62 تریلیۆن دینار پشکی موچەخۆران لە بەغداوە نەهاتووە و لەسەر ئاستی ناوخۆش حکوومەتی هەرێم 33 تریلیۆن دینار قەرزدارە. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کەک بەهرۆز بەخێر بێن ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە بچینە سەر قسەکەن لەسەر وەزیری نوێی سامانە سروشتیەکان کە دیاری کراوە بزانین چاوی ئێوە دۆسیە نێوتی هەرێمی کوردستان لە ئێستادا چۆن دەبینی. سوپاس بۆ ئەم دەرفەتە و دووبارە و دەبارە لەم بەرنامەیە لە خزمەتانە ئابم. لەم بەرنامەیە مەراقمە جوابی 3 پرسیار بەمەوە و قسە لەسەر 3 پرسیار بکەم بۆچی تا کەرتی وزە لە هەرێمی کوردستان پێشەکەی پێشکەوتن بە معنای پێشکەوتنی کەرتی وزەنا تا کۆمپانیاکان ڕوو لە هەرێمی کوردستانەکەن و هەڵکەندن و دەرهێنان و پرۆسەی نەوت پێشەکەوی لە هەرێمی کوردستانە قەیرانی دارایی زیادەکە کە مەفروزە ڕاستەوانە بێت مەفروزە تا دەرهێنانی نەوت و پرۆسەی غاز و نەوت لە هەرێمی کوردستانیان لە هەر شوێنێکە پێش بکەوێت قەیرانی داراییش نەمێنێ و ئاستی دارایی و بژێوی پێشکەوتن بەخۆیەوە ببینێ. ئەمە یەکەم. دووهەم بۆچی لە ساڵی 2015دا
بەڕێز ئاشتیێورامیان حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی سامانە سروشتەکان بەڵێنیاندا 1 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم بێنن و لە ساڵانی دوای 2015 بگاتە 2 ملیۆن بەرمیل نەوت بەڵام لە ساڵێک دوای 2015 ئاستی بەرهەمێنان گەیشتە نزیکەی 250,000 بەرمیل نەوت یعنی 600 و 700 کوریێنانیەنا ئەم دیدگایە و ئایا هەرێمی کوردستان ڕۆڵی چیە لە پێگەی وزەی ناوچەکەدا چونکە تۆ کە نەوت ئەنێریتە دەرەوەی تر تەحالوفاتی سیاسی و مەشاکیلی دووەلی و ناوخۆی و عێراقی و ها و سکاڵانی کە چەند بەرنامەکانی پێشتر باسمان کردووە بۆ وەڵامدانەوەیانمانە من 6 خاڵم دیاری کردووە کە پێویستە ئەم وەزیرە تازەیش کە بڕیار وایە دکتۆر کەمالە تروشی وەکو وەزیری سامانە سروشتیەکان دەست بەکاربێت ئەنجامیدا کە نزیکەی 3 بۆ 4 ساڵە تەنها سایتی سامانە سروشتیەکانیش هیچ پۆست و خەبەر و هەواڵێکی بڵاو نەکردوەوە بە پێچوانەوە سایتی وەزارەتی نەوتی عێراق کە من عێراق دەیان جار وێرانترە لە هەرێمی کوردستان ڕۆژانە هەواڵ و ئیخبار و خەبەری چێلگەکان و دەرهێنان و هەناردەکردن و نەقینەوت بڵاو ئەکاتەوە ئاستی یەکەمیان بریتێ لەوەی کە لە هەرێمی کوردستاندا کۆی پرۆسەی نەوت لە ساڵی 2006 کە سامانە سروشتەکاندا ئەمەزرێت تاوەکو ئێستا 2020 پرۆسەیەکی زۆر بەپەلە بووە زۆر بەپەلە بووە لەوەی کە ئیتر نەوت دەربهێنن و بیفرۆشن و کۆمپانیاکان بانکە نێر و ئیتر هەر ئەمە بووە ئەوەیە کە ئەوەیەک لای نەکراوەوە لە ڕووی زانستیەوە ئاستی ڕیسۆرس و ڕزێرف ینی سەرچاوەی نەوتی جیایە لەگەڵ یەدەکی نەوتی هەرێمی کوردستان ئێمە چەندمان سەرچاوە هەیە چەند نیشمان یەدەک هەیە ئەوەی کە سەرچاوە ئەشێن زانراوە بێشێ نەزانراوە بێڵام کە تۆڵی ڕزێرف یان پروڤت ینی پەسەندکراو ئەو بەڕەمان هەیە لە ژێر زەویدا ئەمەیەک لای نەکراوەتەوە تاوەکو ئێستا بە جدی ئێمە لەم پەیپەرەکە ئاێناومە نزیکەی چ لاپەڕێ دواتر ڕەنگە ئاماژێکی پێ بکەم پەیپەری ئێمە پەبلیش بووە خاڵی دووهەمیان پۆلێنکردنی چێلگەنەوتەکانی هەرێمی کوردستان بۆ 3 ئاست چێلگە سەرەکیەکان چێلگە مامناوەندەکان چێلگە لاوەکیەکان و چێلگەیەکی دیکەش کە پرۆمایسینیانە وعد وایە بەرامێنانی تا بکرێت کێشەی تایە لە ئاستی سێهەمان ناسینی و کۆمپانیانێک و بەرهێنانەکەن لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە دوای ساڵی 2007 چکە کۆی لێشاوی کۆمپانیەکان بۆ هەرێمی کوردستان لە ماوەی ساڵی 2007 و تا 2012 بووە لەو ئاستە ئاستێکی دیکە ئەو لەم پەرانە چین کە دێنە بەردەم سێکتەری نەوتی هەرێمی کوردستان ئەمانە هەموو هەتی و کەوتن 2 ساڵ هیچ پرسیارێکیان لێ نەکراوەم تۆزی لەسەر نەشۆ ئەنجا مناقەشەیەکی دابەزینی ئاستی بەرهەمێنان و یەدەکی نەوتی هەرێمی کوردستان ئێمە نابوو ملیۆنە بەرمێن نەوت بەرهەمێن لە 2015 بۆچی ئێستا بە کورتی بۆ قەیرانەکە خاڵێکی دیکەش بەرهەمێنان و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لەم 6 ئاستەیە ئێمە لە کێشەی گەورەیان لە کێشەی قوڵین لە سێکتەری وزەی هەرێمی کوردستاندا باشە بەس بۆچی ئەوەی بە کورتی ئەگەر وەڵامی و پرسیارم دواتر دەگەڕێمە وڵات سەبارەت بۆی کە بۆچی لەگەڵ نەوت دەستمان بەنەوت کرد سەربەخۆ خەیرانی دارایی لە سەر یاڵدا ینی بۆچی وەکووتت بە پێچەوانەوە ڕووی نەدا خۆی 4 فاکتەری ڕئیسی تەحکومەکە بەوەی کە تووشی هەرێمی کوردستانان فاکتەرێکیان فاکتەری ئەمنیە کە بەشێکی گرنگ لەو چێلگەنەوتیانەی کە هەرێمی کوردستان بەرهەمێنانی تا ئەکات ئەکەونە سنووری جوگرافیای ناوچەدا بڕاوەکان و حکوومەتی عێراق بۆ تووشی کێشەی ئەمنی و شەڕ و شۆڕ بووین لە دوای داعشەوەوانەوە فاکتەرێکیان فاکتەری جیۆلۆجیە کە من لەژێر زەوی سراحەت ینی مەجالی قسەکردنی من نییە بەڵام بەشێکی گرنگی ئەم چێلگانە کۆمپانیەکان وازیان لێناوە لە بەرەوەی خراپ بوو بەشێکشی چۆنەڵی شرینکی نیتر تێکچوون و ئەمانەی بەخۆ بن و تووشی داخۆرمان بووە ئەمە فاکتەرە جیۆلۆجیەکەی فاکتەرێکی دیکەشیان تەقەلوباتی ئەسعارە مەسەرەن لە ساڵی 2012 و 13 بەرمیل نەوت بە $120 و $120 هەتا $20 و $30 هات کە لە زۆر وڵاتاوە کۆ ڕوسیا وڵاتانی دیکە ئاستی بەرهەمێنان 1 بەرمیلنەوت تا $20 ئەڕاتەوە بەرمیلە نەوت بە $120 بۆی ساعتەوە $30 بۆ $40 و لە سەردەمی کۆرۆنایە بوو بە $0 ئەمە فاکتەرێکی ترە فاکتەرەکەی دیکەش کە منەکرد دواتر کێلگە بە کێلگە باسی بکەم فاکتەری گەندەڵی تیدانی فاکتەری گەندەڵی خۆی هەر کۆی پرۆسەکە خێچ و خوارە لەگرێ بەسەر نەوتیەکانەوە هەتاوەکو ئەگەڕێن هەمووی فاکتەر هەیە منسن ئێمە بلە 6 مەجاالە ئێمە ئەم لە مەجای پرۆسە نەوتیەکان ئێمە یشبین تەنها لە مەجای گرێ بەسەر نەوتیەکانە کە ئەکرێت دواتر من باسی بکەم ئەوەیە کە ئێمە لە گرۆسەکەیە لە کۆی بەرهەمێنان ئێمە کێشەمان هەیە لە کۆست ڕیکەڤەریە کە ئەو کاتە کۆمپانیەکان دەست بە بەرهەمێنانەکەن و ئەو تێچووی کە هیانە بەهالی ئەگرنەوە ئێمە کێشەمانێ لە ڕۆیاڵەتیەوە تا کێشەی مولکانە ئێمە کێشەمانێ لە دانی زەری بۆ باجا شەریکە نەوتەکان بە شەریکان باز نادەن لەوەی کە ئەوان وەکو هەندێک جار وەکو
چۆنەڵی دیلێک مامەڵاکەن لەگەڵ هەرێمی کێشەمانەیە لە بەرنامەی پارەی بەرنامەی تەنمەی ئیجتیماعی CSR پەڵێن کە پێویستە کۆمپانیەکان بیدەن بە ژینگە بە نەخۆشخانە بە خوێندنگە بە جادە بە ڕێگەوبان ئەمە شیان نەکردو کێشەمانە ئەنجام پارێ بێ لە تێچوو کۆمپانیەکان بدرێ پارەی کۆمپانیەکان بدرێ هەندێک جار لە تێچۆ گشتێکە ئەدرێ یعنی ئەمە لە گرێبەستەکەیە کە گرێبەستی مشارەکە و بەرهێنانە لە هەرێمی کوردستانە پێویستی بەوەی یاعادە نەزەرێکی پیا بکەینەوە. باش سوپاس دەکەم دەگرێم وڵات دواتر کاک یادگار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بە دیاریکردنی وەزیر نوێی سامانە سروشتیەکان دوای ساڵێک و 6 مانگ لە کابینە نوێ کەوا بڕیارە چوارشەمە پەرلەمان متمانەی پێ بدات پێ دوای هیچ کاریگەریەکی لەسەر دۆسیەی نەوت دەبێت؟ سوپاس حەکیم سڵاوتان لەبێت میوانە بەڕێزەکەشن تەبیعی ئێمە ئەگەر شتێک بکەینەوە سیستەمی حکومڕانی کارکردەکان ئێمە ئەگەر لە سیستەمێکی حکومڕانی ئستادین و بینایەکی ڕاست هاتبێ گۆڕینی کەسەکان ناگێت گۆڕانکاریەکی واقعا بەڵام وەکو بینیمان لە ماوەی پێشوودا هەر لە ساڵی 2006 تاکو ئەمڕۆ کە بتینا ڕاستەوخۆ لەلایەن تاکەکەسێک دەفتەری نەوت و وەزارەتی سامان سروشتیەکان بەڕێوە ئەبێ ئەم کەسە بەڕێز دکتۆر ئاشتی هەورانی هەبوو و هیچ بەرژەوەندێکی لە هەرێمی کوردستانە نەبوو پێشەوەی بێتەوە بۆ هەرێمی کوردستان دەفتەری نەوت چییە و کارکردەوەیان باسی کرد هەڵسەنگاندنێکی خێرای کردووە سەکتەری نەوت بە شێوەیەکی گشتی ئەوە وەزعەتەیەکی لە هەرێمی کوردستانە کە کەسێک تەکنۆکرات بوو کەواتە کەسەکان زۆر بۆ نابینێ و کەسەکان لە سیستەمەکە ئەتوێنەوە و ئەمە کاریگەری ئیجابی و نەرێنیشی ئەبێت لەسەری ئەگەر سیستەمەکە سیستەمێکی دروستێ ئەو وەختە بە ئاراستەیەکی دروستەڕوا و ئەگەر سیستەمەکە سیستەمێکی کەلتورێکی حیزبیت هەبێ وەکو لە هەرێمی کوردستانە هەیە ئومێدکەمە ئللا ئەبێ ئەو کەلتورە حیزبیە بگۆڕێن و کەسەکان دەور و کاریگەریان هەبێت بۆ ئەوەی بتوانین و تا ئێستاش نازانین کە بەرز تووشی بەرنامەی چییە و لەو گۆڕانکاریانەی کە دیکە لەو سامانە سروشتیەکانە و چ بەرنامەیەکی هەیە بۆ پێشبردن و چاپکردنی ئەو بینە خوارەی کە تا سەکتەری نەوتی بنیاد مراوە ئەو بەهدەردانە زۆرە ئەو کەمبوونەوەی بەرهەمینەوە ئەوانەی کە کارکردەکان باسی کرد من نامەوێت بچمەوە تەفاسیلەکەی ئەگەر تەمان بڵێ بزانین چیەکە ئەو کاتە ئەتوانین هەڵسەنگاندن بۆ ئەوە بکەین بەڵام نامان کاتێکە ئەگەر ئەمە هەر ئەو نەمەقەی توێتی کردڕوە ئەگەر هەزار ڕەبسیەکەی دەوڵەمەند بێ و دەوڵەمەندتریش بێت هیچی پێ ناکرێت لە سەکتەرەکە ئەو دەو مەرجەی کە دەستراوە نەبێ بەوەی بتوانێت گۆڕانکاریەکی ڕیشەیی بکات لە کۆی سەکتەرەکە و بیخاتەوە سەر ڕێباڵکەڕاست. بەڵێ بەس وەکو ئەوەی کە بانگەشە دەکرێت کەسێکی تەکنۆکراتە پێ دوایە لەم سیستەمەدا ڕۆڵی کەسی تەکنۆکرات ڕۆڵ دەبینێ یاخود پێشیش باز لەوە دەکرێت کە هاشتی ورامی شارەزایەکی گەورەی لە بواری نەوتە هەیە بەڵام بۆچی دۆسی نەوتی بە ئێستا گەیاند هیچ ڕۆڵێک دەبینێ لە ناو سیستەمە نەوتی کە لە کوردستانە هەیە؟ کێشەکە لەوایە باسی کرد دکتۆر ئاشتی کەسێکی بەتوانە بۆ لە بواری خۆیەوە پێشەوەش بێتەوە مەسلحەتی دوای لە و هەر لە سەرەتای دروستبوونی وەزارەتەکەەوە ئەو کەسە بۆ وەزارەتەکەی بنیاد ناوە و هەموو کارەکانی کردو گرێبەستەکانیشان لەسەر کردی ئەوە لەسەر دەستی ئەوە کراوە زۆربەی زۆری هەند پێشتر کراوە ئاڵوو بۆ یاخود پاڵێن کە لە وزەریتیاوە بڵاحەزێشە چێ لە سەرەما ئەلێش وەکو باسم کرد ئەو سیستەمەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە هاوڵاتی و سیستەمەکەی نەکردووە بەسەرەکە لە هەرێمی کوردستانە حیزب بۆ کۆمپانیەکانی حیزب سەنتەرە و ئامانجەوە بەرەو پێشبوونی کۆمپانیەکانی حیزب لێرە دەوری ئەساسی بینێ بۆ من نمونەیەکی بەسیط بێنمەوە چەند کۆمپانیایەکە بوو بەبێ ئەوەی هاویان بێنم لە سەرەتای ئەو گرێبەستەی تاناقات بەنامەی ڕسمی وەزارەتی سامان سروشتیەکان سێ کۆمپانیای نایکاندەوە فەرزی کردووە بەسەر داناقازا کاتێ وەکو کۆمپانیای لاوەکی یاخود شەکانی ئەوێستان ئەم کۆمپانیانە دەپی ڕاپۆرتەکانی خۆیان هیچ جۆرە شارەزاییەکیان نەبووە بۆ خۆزانین لە هەرێمی کوردستانە کۆمپانیا گەلێکی زۆر هەن کە لە بواری بیناسازی و کاری ئینشائیەت زۆر شارەزان ئەم کۆمپانیانە لەو بوارەشا پاشکرد بوون حتا لە راپۆرتی کۆمپانیەکەی داناقەزاڵێ ئەم کۆمپانیانە نەیانتوانی و ستایت و قەمتی
جودەکە بەباشی بکەن بە ڕەشەبایەکە چێتە ئاسمانە کۆمپانیایەکی تریشیان کە بڕیار بۆ بۆری گازەکە ڕاکێشەیە لە حێمچی خۆماڵی کردووە کە نەیانزانیوە لە حێمی بۆریەکان چەند ناچار کۆمپانیەکان ئیتر کۆمپانیانەی کە باس دەکەن ئەم کۆمپانیانە لە تۆپان لە حیمان گۆڕانکاریەکی زۆریان بەسەر هاتووە لە ساڵی 2007ەوە حوتەوە تاکو ئێستا کە بوون بە کۆمپانیای زۆر گەورە کە ساڵیای پرۆفیشناڵ کۆمپانیایەکە چاویان لەسەر کۆمپانیا گەورە جیهانیەکانیانە ئەوە خۆیان بەراورد دەکەن بە کۆمپانیا گەورەکان حکوومەت هێرشی کوردستانیش کە کاتێک قسەی لەگەڵاکەی خۆی بەراورد دەکاتە باشترین و داخماوترین وڵاتی ناوچەکە و خلافین جۆری حکومڕانی خۆی بەراورد دەکات ئەمە دێنێ بۆ ئاستێکە حکوومەت هێرمی کوردستان حکوومەت شتێکی سانەوی بووە هاوڵاتی شتێکی سانەوی بووە ئامانجەکەوە ڕووەکە هەدەفەکە ڕووی لە کۆمپانیا حیزبەکان کردووە توانێتی پێشکەوتنێکی باش بێت هەرێمی کوردستانە سەرچاوەی مرۆییەکی زۆر زۆر هەیە سەرچاوەیەکی سروشتی زۆر زۆر هەیە ئەو سەرچاوانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە کە بە حکومڕانیەکی دروست و ئاراستەیەکی ڕاست و ڕەوان بکرێت زۆر زۆر کاری پێێت زۆر زۆر شتی باش پێێتەوە هەموو بنەماکانی حکومڕانیەکی سەرکەوتووە بەس لە کاتێکا کە ئەبینی ئەمە بە ئاراستەیەکی ترا ئەسپاوە کەلتوری حکومڕانی لە هەرێمی کوردستان کەلتورێکی حیزبیەتا خۆی کەلتوری حکومڕانیکە کەلتوری بەڕێوەبردن و گەورەکردنی کۆمپانیا حیزبیەکانی کۆمپانیەکانی حیزبە لەناو حکوومەتە تەبیعی هەموو ئەفسەلێتێکیان تێری و هیچ شتێکیان ناکرێت گەورەترین کێڵگەکانی نەوت لەشێر دەستی چەند کۆمپانیایەکی حیزبیایە کە نازان دەگرێت بەستەکانیشیان شۆن ئەمە ئەو کێشانەیە کە ئەگەر ئفلااتۆنیش بێنی لە هەرێمی کوردستانە بەم شێوە بەم حکومڕانیە ئیش بکە ناتوانێت گۆڕانکاری گەورە دروست بکات دەرنەتیجە. بەڵێ سوپاس دەکەم. بەڵێ دواتر دەگەرەمەوە لای بەڕێزت کاک یادگار قسەی زیاتر دەکەین کاک بەڕۆز بگەرەمەوە لای بەڕێزت سەبارەت بە چاکسازی لە دۆسیەی نەوت لەم کابینێ هیچ چەنگاوێک نراوە یاخود لە گرێبەستە نەوتەکانە بێ هیچ چەنگاوێک نراوە بۆ چاکسازی لە دۆسیەی نەوتە. کاکە حەکیم دوو جۆر هەنگاو هەیە هەنگاوێکیان هەیە کە هەنگاوێکی نیشتیمانی و زانستیە بە ئاڕاستەی هەنگاونان هەنگاوێکشان ئەوەیە کە هەنگاوی حیزبەکانە و خۆتەزانی ئۆپۆزیسیۆن هەیە و دەسەڵات هەیە و هەرێکە و خەریکی ئیشی خۆیەتی من لێرە هەنگاو زانستی و بلایەنەکەی نەکەم چکە من نوێنەری هیچ حیزبێکم و نەری هیچ حیزبێکام نیشەوە ئەم پەیپەری لە بەدەست ئێمەیە ئەمە لە سەرتای ساڵی 2020 ئێمە بڵاومان کردوتەوە نزیکەی 40 لاپەڕەیە بە ئینگلیزیە ئەمەیان بە ناونیشانی Stubborn Kurdish Petroleum Resources Surveying Actual Data Investigating and the Declarate Number ئەمە باز لە سەرکەشی نەوتی هەرێمی کوردستان ئەکات تحقیقی ئەو داتایانە ئەکات کە هەرێمی کوردستان چەند یەدەک هەیە و چەندی سەرچاوە هەیە یعنی ئەمە هەموو سەرچاوەکان 137 سەرچاوی تا بەکارێناو هەمووی بە ئینگلیزیە یەک سەرچاوەشی نە کوردیەنە بە عەرەبیە مەبەستم چییە لە هەرێمی کوردستانە شەفافیەتی ئەوە نییە کە ئێمە خۆماندام دەستگەی ئەوەمان نییە کە مەسحی جیۆلۆجی شەلگەنەوتەکانی خۆمان بکات ئەوەی کە ئێمە دەستمان کەوتۆ لە کۆمپانیەکان و دەستمانەکەوێ لە وود مەکەنزیۆ بێ بە پارە بیکردنی سەرچاوی بۆ بەحث و توێژینەوەکانمان بەکاری بێنین لە ڕۆیتەرزەوە بەکاری بێنین یعنی سەرچاوی تەنانەت بۆ ئەوەی کە لە ژێر زەویدایە قۆڕق کراوە لەلایەن وڵاتانی دەرەوە و کۆمپانیەکان و ئێمە ئەو زانیاریانە ئەبیستین ئەمە یەک ئێمە ببێ ئەمە بەشێکە لە چارەسەری کارەکان ئێمە کە بەشێکی زانست مانگی یەکی ئەم ساڵ من لە دەروی وڵات بووم گەڕامەوە پرۆژەیەکمان بۆ بنیادنانی ئابوووریکی خۆراگەر پێشکەش کردووە مەبەستمەوەیە تەنها لەسەر ئاستی حیزبی پەرلەمانیانە پێشکەشمان بە ئەنجومەنی وەزیران و برادرانی پەرلەمان کردووە نزیکەی 111 لاپەڕەیە پرۆسەنەوتیەکانی هەرێمی کوردستانی شتیایە بەڵام کەس گوێ ناکرێت ئەمە خاڵێکی تر خاڵێکی دیکە لە هەرێمی کوردستانی جەنگایەکی بۆ چاکسازی ناوم نەڵێم نەخێر لەبەرەوەی بۆم باس کردی لە مداخەڵی پێشووتردا تەنانەت سەیری سایتی وەزارەتی سامانە سروشتیەکان کە لە 5 ساڵات تەنها دوو شتی بڵاو کردوتەوە ئەویش وەڵامی ئەموو ئەوی حیزبیە داتەوە ئەی داتای تیانە لەبارەی گرێبەستیانە داتای تێدانە من ئیستا ئەزانی چی ئێمە قساکەین بە ئاڕاستی چارەسەر من لە مداخەڵی پێشووتر گوتم ئێمە دەبێت ئێستا بین مەسەلەی یەدەک لە سەرچاوە لە هەرێمی کوردستانە جیا بکەینەوە تاوەکو ئێستا نازانی چەندمان یەدەک هەیە چەندمان سەرچاوە هەیە سەداسی یەدەگینەوتی ئەوە تەنها قسەی بۆ میدیا کراوە وەزارەتی سامانە زانستی نیەوانەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان لە ساڵی 2011 ئەڵێ لە 45 ملیار بەرمیل نەوتی یەدەک و 200 تریلیۆن پێسێجا غازی سروشتیمان هەیە کە ئاکاتە 5.67 ملیار مەتر سێجا ئەگەر ئەم غازە سروشتی وەربگرین غازی هەموو ڕۆژهەڵاتی دراوسێناو ڕازێندەی غازی هەرێمی کوردستانیە لە غازەکەی وایە بەڵام لە نەوتەکەیە هەرێمی کوردستان تا ئێستا ملیارێک و 836 ملیۆن بەرمیل نەوتی پرۆڤدی هەیە یعنی ئەوەی کە پەسەند کراوە فعلەن هەیە بەڵام ئەی ئێمە
سێ ئاسمانێ ئاستێکمانەیە ڕیسۆرسەوە تا سەرچاوەیە ئەگەری هەیە وا بێت وەگەری نەوت نەبێ وەگەری نەوت بێوە نیە شتێکمانەیە یەدەکە یەدەک ئەوەیە کە هەموو بە هەموو پرۆسە جیۆلۆجی و زانستەکان هاتێپەڕی و یەک لای بۆ تۆ شتێک ئەمە پێڵێن ڕزێرڤ شتێکش هەیە proved and probable یعنی پەسەند کرا و بۆژی هەیە لە دوای ئەو پەسەندکردە بڕێکی دیکەش هەبێ لەوانەیە بڕی دیکەش هەبێ ئەبێ P1 و P2 پێڵێن لە سامانە سروشتەکان ئەوانەی لە مەجاری نەوتا شارزان ئەمە دیاریەکەن بەڵام قسەی ڕئیسی من ئەوەیە ئێمە دەبێت یەکەم بین ئەگەر مڕاجعاتی گشتی بکەینەوە کوتم بە شێوە زانستەکە یەکەم بین یەدەک لە سەرچاوە جیا بکەینەوە چەندمان یەدەک هەیە چەندمان سەرچاوەیە چەندمان یەدەک هەیە چەندیش پرۆبەبڵە وەکو گوتم ئەمە یەک دووهەم بین چێلگە نەوتیەکان بەپی ئاستی بەرهەمێنان ئەو چێلگە ڕئیسیانەی کە لە هەرێمی کوردستانە هەن چێلگەی تاوکێ خورمەڵەیە فیشخابورە شێخانە هەر چوار چێلگە ڕئیسەکەی کە بەرهەمێنانی نەوتن کەونە سنووری پارتی دیموکراتی کوردستانەوە کە نەوتی سەرەکی بەرهەمێن و ڕۆڵیانەیە لە بەرهەما و لە ئاناردەکردنی نەوتا بۆ دەرەوە بۆ فرۆشتنی ئەکەدە ئەو سنوورەوە لەم ناوچەیەک چێلگە لاوەچیەکان و چێلگە مید سایزت فایلدوس هەیە ینی ناوەندیەکان هەیە دنیا پەریان پێ نەدراوە لێرە ئێستا دێمە سەر ئەوەش ئەوە وتم یەکەم یەدەک و سەرچاوە جیا بکەینەوە دووهەم بین چێلگەکان پۆلێن بکەین بەپێی گەورەیان بەپێی قەباریان بەپێی بیرەکانی نا ئەو چێلگەیان دووهەم بین ئاستی کۆمپانیەکان کە لە هەرێمی کوردستانە کارەکەن هەندێکیان سەرکەوتوو بوون هەندێکیان وەکوتم وەکو بارمتە مامەڵاکەن لەگەڵ هەرێمی کوردستان بەڵێ هەن ئەنجا ئەو لەمپەرانە چین دەگەدێنە بەردەم پیشەسازی نەوت و غاز لە هەرێمی کوردستانە ئەنجا بین دیراسی ئەمە بکەین ئەنجا بین مناقەشەی دابەزینی نرخی مناقەشەی دابەزینی بەرهەمێنانی نەوت بکەین و ئەو یەدەکەش کە دابەزیەوە مەسەلەن من یەک نمونە بە جەناب دەدەم یەک نمونە بە جەناب دەدەم مثلا چێلگەی تاوکێ کەوتم یەکێکە لە چێلگە ڕئیسیەکان 109,000 بەرمیلی لە ساڵی 2017 لە دیسەمبەر ینی لە کۆتایی 2017 بەرهەمێناوە بەڵام لە 2019 80,000 بەرمیل نەوتی بەرهەمێناوە یعنی تقریبا 29,000 دابەزیوە چێلگەی خورمەڵەکە ئیژێشێکە لە چێلگە ڕئیسیەکان لە دیسەمبەری 2018 325,000 بۆ 400,000 بەرمیل نەوتی بەرهەمێناوە بەڵام لە 2020 لە 200 بۆ 250,000 تێنەپەڕیوە ها چەند دابەزیوە مەسەلەن تەقتەق کە چێلگەیەکی تا ڕادێک لاوەکیان مید سایزدا یان چێلگەیەکی ناوەندیە بەتەز ئەوەیە زۆربەی ئەم چێلگانەش بەدەست گەنەڵ ئینەرجی و دیێنەوەی نەرویجیەوەن 150,000 بەرمیل نەوتی لە 2015 بەرهەمێناوە تەقتەق ئێستا دوێنێ 13,000 بەرمیل نەوتی بەرهەمێناوە 150 ئەها بەستم ئەمەیە ئاستی بەرهەم دابەزیوە بۆ لەم چێلگانە کێشە هەیە ئەمە بەستم هەر لە سەرەتای بەرنامەکەش باسم کرد کە پرۆسەی نەولاری کوردستان زۆر بە پەلەپەل کراوە یانەوەیە مەجموعەیە خەڵکە سەرۆکی حکوومەت و وەزیر و ئەمانە بوون لە هەرێمی کوردستانە پەلەیان کردۆ شتێ بکەن و ئەوکەن نەوتی شێخان لە دیسەمبەر هەمووی کۆتایی 2018 32,000 بەرمیل نەوتی بەرهەمێناوە لەگەڵ گۆڵف کیستۆنا حکومەت ئێرەم ڕێککەوتۆ لە 2019 و 20 کە بیگەن بە 55,000 بەرمیل نەوت تا ئێستا نەگەشتەوە 55,000 بەرمیل و ئەو وعدەش هەروەکو وعدەکەی پێشووتر بووە ئێمە یەک دراسە بکەین لەسەر ئەم خاڵانەی کە باسم کرد ئەو شەش ئاستەی کە باسم کرد ئەمە وەکو دابەزینی ئاستی نەوت کە باسم کرد بۆ کارەکەشین باس کردوتم یەکەمیان تەقەلوباتی ئەسعار بووە نەوت بە 120 دلار بووە بە 30 دلار کۆمپانیەکان ڕەنگە تووشی کێشە بوو لەڕووی ئامنیەوە کێشە هەبووە کۆمپانیەکان خەڵک بەرپرسانی هەرێم نازم ئەندامانی هەرێمی نەوت و غاز ئەنجومەن هەرێمی نەوت و غاز نابێ حسابی ئەو بکەن کە لە 2015 تێورامی دەڵێ ئێمە لە 2016 داهاتی ساڵانەی هەرێمی کوردستان دەگەینە 38 میلیارد دلار یعنی نابێ حسابی دابەزی نرخی نەوت بکەن لە کاتێک حەکیم ئەمە لە وڵاتانەیە ئەکرێت بۆ نمونە لە وڵاتی وەکو ئەمریکا دیپ ستەیت ئەوەی کە فۆکەوەما باسێکات دەوڵەتی قوڵن خانەی بیری قوڵیان هەیە ڕاستە دەوڵەت ئیشەکە بەڵام لە پشتی دەوڵەت و دەوڵەتێکی ترێ بەس بیرەکاتەوە خەڵکانی عەباقیرە و تینگتانک و ناوەندی توێژنەوەی قوڵیانەیە بیرەکاتەوە بەڵام لێرە ئەوە تا مەسەن خۆت شاهید یعنی ئەوە سەدان جارێ ئێمە قساکەین لە دەرەوە قساکەین ئێمە لەگەڵ 11 سەنتەری جیهانیە کۆنتاکتمانێ بەڵام لەگەڵ هیچ کوردێکا کۆنتاکتمان نییە کە من بەسێکی نەناسراویش نیم بە هەمووشانمان گوتووە مەسەلەن تەعاملمان کردووە پرۆژە نەک پرۆژەی سیاسی و مزایداتوانە پرۆژەی زانستی بۆ پێش خستنی ئەم وڵاتە ئەمە حاڵەتێکی دیکە هەیە کە هەرێمی کوردستان لە ڕووی تەکنیکیەوە زۆر لاوازە نەک هەرێمی کوردستان ئێستا عێراقیش کە خۆتزانانی ساڵی 27 نەوتی خۆماڵی کردووە تا ئێستا عێراق پاشکۆی ئێرانە لە بەڕووی هیچ توانایەکی تەکنیکی نییە بۆ دەرهێنانی نەوت هەرێمی کوردستان پێویستە پیشەسازی نەوت پێش بخات بەوەی کە بێ بە خاوەنی مانیفاکتۆر لە سیاسەتی دەرەوەیە مانیفاکتۆر ئێستا پێدەڵێم لە سیاسەتی دەرەوەدا فریدریش لیست ساڵی 1841 کتێبی The National System of Political Economy
سیستەمی نیشتیمانی لە ئابووری سیاسی دانووسی ئەم لەم کتێبەدا پێی وایە نەتەوەکانیان دەوڵەتەکانیان ئێمەمانان بۆ ئەوی ببین بە خاوەنی ئەوەی هێزێکمان هەبێت و ململانێ لەگەڵ ئەوانی تا بکەین ئەبێ خاوەنی مانیفاکتۆری واتە وەرشەی بچووک سناحاتی بچووکمان هەبێ بۆ ئەوی کەی بوون بە خاوەنی ئەم مانیفاکتۆر و وەرشە بچووک و پیشەسازیە بچووکان ناتوانین ململانێ لەگەڵ ئەوانی تردا بکەین ئەمە ئەساسیاتێکی ناسیۆنالیزمی ئابووریە کە ئێمە دەبێ هەمان بێت باشە دواتر قسەی زیاتر لەگەڵ دەکەین پرسیینەوە لای کاگیاتگار سەبارەت بە ڕۆڵی ئاشتیهەورامی پێ وایە کە وەزیری نوێ دیاری بکرێت ڕۆڵی ئاشتیهەورامی کۆتایی پێدە یاخۆ وەکو وەزارەتی سامانە سروشتیەکانیش کە پێشتر دەوترا کورتکراوەوە لە جانتاکەی ئەم جارە باشتر دەبێت پێت وایە؟ پێشەوە بچمەدەوەی سەر ڕۆژ کێشەی ئاشتیهەورامی ئەمە ئاماژە بە چەند شتێ بکەم فعلاً ئەو قسانەی کاک بارۆز وایە بەڵام لەگەڵەوەشە زۆر لەوە کەمتری کردووە یعنی باسی تاوکی کرد تاوکی ئیستا ئاخرین راپۆرت لە ئاخری ساڵە کە دەرچووە 56,000 بەرمیل ئینتاجەتی نەگەشت لە هەزار یعنی زۆر لەوە کەمتر بووەتەوە و لە ساڵی لە ئاخر چارەکی ساڵی 2020 شاردویستانەوە تەقتەق هاتووەتە 8,000 بەرمیل ئەمە بەشێکی کە باسی تەقتەقەکەین تەقتەق یەکێک بووە لەو کێڵگانەی کە کاک بارۆز بە کێڵگەی گەورە باسی کرد لە کێڵگەکانی تر تەقتەقیش لە 2015 28,000 بەرمیل ئینتاجی بووە لە دوای ئەوەی کە زەختێکی زۆر فشارێکی زۆر لەسەر بیرەنەوتیەکان دروست کراوە بەمبەستیەوەی ئینتاجێکی زۆر بکەن وا بوو بینیمان ئاوێکی زۆر هاتە ناو ڕێزۆرڤاکارەوە ئەو خەزاری نەوتەی کە هەیە وە تێکی یاوە ناتوانێت تایسە نەتوانراوە بە هیچ شێوەیە کۆنتڕۆڵی بکرێت ئەمە خاڵێکە خراپ مامەڵەکردن لەگەڵ بیرەنەوتەکانە وای کردووە کە بەشێکی زۆر کێڵگەنەوتەکانە کە بەرهەمی هەرێمی کوردستان زیاد کرێت کەم کا بە شێوەیەکی زۆر بەرچاو و ئیستا لە زۆری سلێمانی هاتوانین بڵێن کەمتر لە 30,000 بەرمیل یاخود 32,000 بەرمیل لەبەر تێکڕا ئینتاجی نەوت هەیە لە زۆنی سلێمانی گەرمیان و ئەو منطقە بە گەرمیانیش و بە تەقتەقیشەوە کەرە و کێڵگە بەرەمێنەی کە ئیستا حالیەن بەنسبەت ئاشتی هەورامی و ئاشتی هەورامی دوای ئەوەی کە حکوومەتی نوێ تەشکیل کرا بە چەند بڕیارێک پۆزیشنێکی نوێی بۆ دۆزرایەوە کە ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمە بۆ کاروباری وزە تەبیعی ئەم پۆستە پێشتر نەبووە پۆستێکی تازە و بە بڕیارێکی تریش هەموو سەلاحیەتەکانی وەزیری سامانە سروشتیەکان ئۆتۆماتیکی گوازرایەوە بۆ ئەم ڕاوێژکارەکە بە فعلی تا ئەمڕۆ سەکتەری نەوتی بەڕێوە بردووە چاکسازیکردن لە سەکتەری نەوتە ڕاستە ئەو خاڵانەیە کە هەمووی باسی کرد کاک بەهرۆز ئەمە دراسەیەکی ورد پوڵی ئەوێ ماوە درێژی ئەوێ و حکوومەت هەرێم داتایەوێ بخاتە بەردەمی بە دڵنیاییەوە هیچ داتایەکی تا ئێستا نەخستۆتە بەردەم و کەسانی کە پسپۆڕن و ئەیانەوێ لێپۆڵینەوە بکەن و دیراست بکەن و خاڵە ئەرێنی و نەگەتیڤەکانی هەموو شتەکان بکەن باسی گرێ بەسەرەوتەکان کرا پێشتر وەپێکی گرێ بەسەرەوتەکانە بۆ ئەوەش وجودی نەماوە لەمەوە زیاتر لە ساڵێکە لەگەڵ بینەوە ئەوەی کە ئەمەوێ بێڵن لێرە چاکسازی زۆر گرنگە ڕاستە ئەمە قۆناغە دوور و درێژەکەیەتی کە ئێمە بین هەڵسەنگاندن بۆ ئەوانە بکەین بەس ئێمە لە قۆناغێکی هەستیارە نیستا وەزعی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێستا لە مەرحەلەیەکان زۆر تەحملی تەخیرکردن ناکات چەند هەنگاوێکەیە کە وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزیری نوێ ئەبێ بگرێتە بەر کە زۆر گرنگە خەرجێکی زۆر زیاد لە 2.5 ملیار لە ساڵی ڕابردووە خەرجی کۆمپانیا نەوتەکانە کە باسی خەرجی کۆمپانیا نەوتەکان دەکەین ئەمە قازانجی کۆمپانیا نەوتەکان نییە ئەمە ئەو خەرجانەیە کە کۆمپانیاکان لە ماوەی گەڕان و پشکنینە خەرجیان کردو دوایی یا وەریەگرنەوە یاخود بە بەردەوامی خەرجی تیاکەن ئەم خەرجیانە گومانێکی زۆر لەسەری هەیە زۆربەی زۆری ئەو پارەیە کە چۆ بۆ کۆمپانیاکان کە لە ساعت 40 بۆ کۆسریکەبەری بۆ خەرجیانەیەکە کۆمپانیاکان کردویانە وەریەگرنەوە ئەم خەرجیانە بۆ نمونە چەند نمونەیەکی زۆر بچوو پێێنەوە حجمی ئەو بەهەدەردانە و ئەو پارە زەخمەی کە ئەچێ بۆ کۆمپانیاکان تەبیعی وەریەگرن لە ئاخیرا کۆمپانیا حیزبیەکان یا ئەو کۆمپانیانەی کە خزمەتگوزاری پێشکەشەکەن پارەکە بۆ ئەوانە نەک بۆ کۆمپانیا نەوتەکان چونکە هەمووی لە پتڵی ئاوە تاکو ئەخیرەکەی هەمووی لەسەر ئەو کۆسریکە بەری حسێ بکرێەوە پارەکەی ئەبێ وەرگریتەوە نمونەی یەک دوو نمونە هەیەنەوە یەکێکیان ئەوەیە مهندسێکی بیر هەڵکەندن لە کێڵگەکانی هەرێمی کوردستانە نزیکی 6,000 دلار وەرەگرێ ئەو پارەی کە ئەنووسرێ بۆ ئەوەی کە مهندسێکی بیر هەڵکەندن ڕۆژانەی 1,750 دلار ئەنووسێ ئەم لە مایەکە 6,000 دلار وەرەگرێواتە نزیکی 53,000 دلار ئەنووسرێ بۆ یەک کەس 6,000 دلار دەیرێتێ واتە یەک کەس پارەی
نۆ مهندسی تر زیاتر یعنی بەخۆیەوە دە مهندسەکان پارەکەی وەرەگیری ئەمە هەر لە یەک مهندسە نزیکی 46,000 دلار زیان نووسراوە 46,000 دلار یەک دەرچوونی ترکە کاتێکە هەر مهندسێک یا هەر کەسێک دەرەچێت لە کێڵدانەوتیەکانەوە ئەبێت 2 سیارەی لەگەڵا دەرچێت طبیعی ئەم سیارانە هەمووی لەلایەن چەند کەسێکی صاحب نفوذەوە و بە خەرجی و بە واستە پارە ئەیدێ سیارەدا تعیین نەکرێ و ئەم پارەی کە ئەیدێ بەکرێ و سیارانە هەمووی لەو تێچۆ دەرەچێت کە لە ئەخیرا نەوتەکە ئەفرۆشێت و پارەکەی وەرەگیرێتەوە و خەرجی دەرەکرێت هەر سیارەیەک 1,000 دلاری بۆ حسێک بکرێەوە هەر دەرچوونێک 2 سیارە دەرەچێتواتە 2,000 دلار لەم پارەیە 240 دلاری ئەیرێ بە ساحەقەکان و 240 دلاریش ئەیرێ بە 2 نەفەر کە لەگەڵ یانە دەرەچن واتە 80 دلار و ئەوە قەیتری هەمووی بۆ خەرجیە بێتەوە مە 2 نمونەی بەسیتە بۆ دەرەکەوێت بۆچی 2 ملیار و نیو بۆشۆ بۆ کۆست ڕیکەڤەری خاڵێکی تر و کۆمپانیا سکیۆرێتەکان کە زۆر جار باسی لێوە کراوە هەمووی لیوای نەوت و غاز و ئەوانت هەیە کە هیچ پێویست بە ئەم کۆمپانیا سکیۆرێتانە نییە لە کاتێکا کە 2 ساڵ ئێمە هاوارەکەی کاتێککە عەقدەکانیان تەواو بێت ئەگەر بە عەقدیراوەتیان لە باشترین حاڵەتان عەقدەکانیان بۆ نوێ مەکەنەوە تەسلیمی کێڵگە بە کێڵگە تەسلیمی ئەو لیوایە بکەن کە پارێزگاریەکە خۆشمان ئەزانین وەزای هەرێمی کوردستان و ئاسایش هەرێمی کوردستان لەبارەکی نیمچ سەقامگیرە یاخود زۆر سەقامگیرە بەراورد بە شوێنەکانی تر و باسێکە کە زۆر جار باسی ڕیسکە کریا ڕیسک لە سێکتەری نەوت تا سێکتەری نەوت ئەو نەی ڕیسکە جیۆلۆجیەکەیەتی ئەو نا ڕیسکە ئەمریکای نییە ڕاستە ڕیسکی ئەمنی بەشێکێتی بەڵام ئەوەکەی ترنی خاڵێکی ترەوەی دەستی کار و ئەو مهندسانە کە ئەگەر مهندسی خۆماڵی بن و دەستی کاری خۆماڵی بن لە 2-3 شوێنەوە ئێمە ئەتوانین ئیسفادەیان لێ بکەین یەکێکیان ئەوەیە کە برەو بەتوانای خۆماڵیەیە ژێرخانێکی نەوتی باش دروست دەکەین لە کاتێکا کە ئێستا ئێمە ژێرخانی نەوتمان نیە نزیکی 15 ساڵە ئێمە نەوت بۆ بەرهەمهێنین بە شێوەیەکی ڕستنی وەزارەتمانەیە هیچ ژێرخانێکی نەوتیمان نییە و ئەبێوانە ئەو خاڵە سەرەکیانن کە بە خێرایی وەزای نوێی سامان سروشتەکانەوەی کە بڕیارە متمانەی پێبیریەکاری لەسەر خاڵێکیش سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی 6 مانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە
هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکە بەڕێز بکەم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە دەکرێت گرێبەستە نەوتەکانی هەرێمی کوردستان کە دەڵێن گرێبەستیان دیکە دەڵێن گرێبەستی خراپن هەموار بکرێنەوە باز لە کۆمپانیا ناوخۆیی و بڵێن کۆمپانیەکانی تریش باز بدەن بە حکوومەت هێرێم بەم گرێبەستە نەوتیانەیە کەم کورتێکی دیکەی ئێستا یاریمی کوردستان وڵا بۆ عێراق و بۆ ناوچەکەش بەمان شێوەر کەم کورتیە ئەوەم بەبیر هاتەوە خاڵێکی دیکەش ئەمە ژارەکەی وەکو پێشنیار بۆ چاکسازی لارێمی کوردستان ئاربیتریشن نییە هیچ ڕێکخراوێکمان نییە بۆ تحکیم ئێمە پێشنیار ئێمەشمان کردو لەگەڵ وەزارەتی پلاندانان لەگەڵ وەزارەتی پلاندانان ئێمە ئەمەش ئەکەینە پێشنیار و تحکیم بۆ هەرێمی کوردستان دروست دەکەین بۆ نمونە هەموو ئەو ناکۆچیە بزنسی یانەی کە تووشی کۆمپانیاکانە بن نەگەرنەوت مەجالەکانی دیکەش تووشی بەڵندەر و مەقاول و کۆنتێنەر و کۆمپانیاکانە بن عقد ئینزا ئەکرێت چی ئەکرێت چی ناکرێت ئەمەیشی محکەمە نییە لە دادگای سلێمانی و لێر بکرێت ئەمەشی تحکیمە ئاربیتریشنە لە دنیاە دادگا خاوەن پرستج و هەیبەت بەهێزەکانی وەکو دادگای شعانی لەندەن یان وەکو ئەوی ICA چەمبەری پاریس بۆ ڕێکلاکردنەوەی ناکۆچیە بزنسیێنێ و دەوڵەتیەکان کە ئێستا حکوومەت هێرێم و ئەوش معنیە بە داوایەکیان هەیە لە پاریس لە نێوان تورکیا و عێراق و شێشەیەکی گەورەیە ینی لە هەرێمی کوردستان ئەم دادگای ئەم نەوعەت لە تحکیمیش دروست نەبوو هیچ سەقافەتێک لە بواری گرێبەستە نەوتیەکان و لە بواری تحکیمدا نییە کە تۆ ئەوە بکەیت چونکە تۆ کە غەڵەتێکەکەی لە گرێبەستە ئەم گرێبەستانە بۆ ماوەی درێژن بۆ ماوەی 25 ساڵە گرێبەستی نەوت بۆ ماوەی 20 ساڵە هەیەانە بۆ ماوەی 50 ساڵە یعنی تۆ بۆ ماوەی دوو جیلەکەی بە قوربانی دووچی ئەم نەتەوەیەکەی بە قوربانی بۆیە دەبێت خەڵکانێک بن دوو جار بیریان تیژ بێت لەم گرێبەستە نەوتیانە یاری گرێبەستەکان هەرێمی کوردستان پێچوانەی و گرێبەستانێکە عێراق کردوێتینی عێراق لە سێرڤس کۆنتراکتە گرێبەستی عقودی خدمەیە بەڵام هەرێمی کوردستان گرێبەستی بەشداری بەرهەمهێنانە پرۆدەکترین شەیرین کۆنتراکتە کە کۆمپانیاکە خۆی هەڵەسێت و شوێنەکەی بۆ دیارێکی تۆ خۆی هەڵەسێ بە هەموو پرۆزانێک کە ئەنجام دەدات باجەکە باجیش نادەن کۆمپانیای نەوت ئەبێ کۆمپانیای نەوت ئەبێ 5 جۆر باج بات 5 جۆر باج بات ئەتا ئەگاتە ئاستی و بەرهێنان من ئەویان ڕوون نییە لەبەرەوەی شەفافێت من هیچینێکم لەگەڵ نیە تەنان داتا ئامارەیان دەن بە دیلۆیت من بە خۆشمان پەیوەندێکمان لەگەڵ دیلۆیت هەیە فەرعی ڕئیسیان لە قوبرس یۆنانیەکەیە دانشمان زۆر لەگەڵیان کردو بەڵام یعنی ئەوە هەیە من وەکو لایەنە زانستیەکەی ئەڵێم کۆمپانیای نەوت دەبێت 5 جۆر لە باج بدات نەک هەر کۆمپانیای نەوت هەر کۆمپانیایەکی بواری جلوبەرگیش و بواری مۆلیداتیش و بواری هەر کەرەستەیەکی فۆرچنەریش بێت ئەبێت کە دێتە ناو خاچیە وڵاتەوە باج بات بەڵام ئێستا قسە هەیە بە پێی قسەی پەرلەمانتارەکان وانەی دیکە بە سەدان کۆمپانیای هەن دێنە ناوە باج نادەن کۆمپانیای ئێرانی و تورکی و ئەمریکی و چۆکۆ دێنە ناو هەرێمی کوردستانەوە باج نادەن عمومەن لە گرێبەستە نەوتیەکان ئەوکو بۆم باس کردی کە گرێبەستە نەوتیەکان بە پرۆسەیەکی ئاڵۆزە و پرۆسەی یعنی ئێمەمان خۆمان باسێکین پرۆسەیەکی بیرکاریانەی ئاڵۆزە چکان دەشتی تێکە وەکو فاکتەری ئار کە دەورە بینێ لە ئەوەیە فاکتەری ئار ڕەنگە زۆربەی وانەشە کە لە مەجای ئابوووریایی شەکەن لە هەرێمی کوردستان لە پەرلەمان و لایەنە ڕسمیەکان ئاگداری ئەمە نەبن جگە لەو خەڵکانی ناو وەزارەتی سامانە سروشتییەکان ئەم فاکتەرە دەور ئەبینێ لەوەی کە هەرێمی کوردستانیان ئەو کۆمپانیایە کە عەقدی کردو لەگەڵ ئەم وڵاتەی کە خانەخوێ و میواندارەتی کۆمپانیاکەی کردو چۆن بە
بە کورتیەکەی گرێبەستەکەی تۆ چۆن ئەم پارەی دابەشەکەی لە نێوان کۆمپانیاکە و حکوومەتی هەرێمە چۆن حکوومەتی هەرێمیان هەر حکوومەتێکی دیکە ئەو وڵاتی کە خانەخۆی وا ئەکات زۆرترین پارەی بەربکەوێت فاکتەری هەر کۆی دابشکردنی ئەو بەرهەمەوتیانە دابەشی دوی ئەەکەی ئەگەر کەمتر لەوە بوو ئەوە نسبەتێکی دیکەی بەرئەکەوێت یعنی لێرە من مەبەستمەوەیە بڵێم لە کۆی پرۆسی بەرهێنانەوە لە کۆست ڕیکەڤەری و واتە ئەوەی کۆست ڕیکەڤەریەوەیە کە کۆمپانیاکە چی سەرف کردو دوای هەڵی ئەگرێتەوە لە دابشکردنی پارە لە نێوان کۆمپانیەکان خۆیانە لە نێت پرۆفتا لەو پارەی بەشداری لەو پارەی کە بۆ پێویستە بۆ تەنمی ئیجتیماعی و ڕێگە و بانوژینکە سەرف بکرێت کە هەر کۆمپانیایەک دەبێت 2.8 بۆ 4.2 واتە لە سە تا 2 ملیۆن و 800 دلار ئەگەر 100 ملیۆن دلار داهاتی ببێت 2 ملیۆن و 800 دلاریان 4 ملیۆن و 100 دلار با بە ژینگە با بە ڕێگەوبان با بە خوێندنگە با بە تەندروستی با بە نەخۆش شتی وای کردووە نەخێرەمان پارەیەمان توانی ئاودانکردنەوەیەکی گەورە لە هەرێمی کوردستان بینا بکەین عمومان لەم بەرنامەیەمە ڕێکەوتین لەسەر 3-4 خاڵی ئەساسی ئەمێ بە تۆقی ئەمە باسکەم خاڵی یەکەمیانەوەیە کە ئەبێت تەحسین یان ئاستی کێڵگەنەوتیەکان پیاچنەوەیکی ڕێیسی بۆ بکرێت خاڵی دووەم گرێبەستنەوتیەکان پیاچنەوەیکی ڕێیسی پێ بکرێت خاڵی سێمەوەیە یەدەک و سەرچاوە لە هەرێمی کوردستانە ڕوون بکرێتەوە خاڵی چوارەم ئەوەیە وەکو کاکە باسی کرد کۆمپانیانەوتیەکان تێچوو کێجگار زۆریانەیە و تێچوانە زیادە مەسرف نەمانە کەم بکرێنەوە ئەی داهاتەکەی سوکایسە بە کورتی دوای قسە لەسەر شتی تریش دەکەین بەس وەکو داهاتەکەی ئێستا ساڵی 2019 پێی دیلۆیت بێ لە کۆی 8 ملیار دلار حکوومەتی هەرێم 2 ملیار و 637 ملیۆن دلاری بۆ ماوەتەوە لە سەدا 30 داهاتی نەوتەکەی بۆ ماوەتەوە لەی شوێنێکی دنیامە هەیە بڵێن لە هیچ شوێنێکی دنیا من باسی 2020 کەمیان 20یان 19 باسی 2020 راپۆرتێکیان بڵاوکردەوە بەڵێ دیلۆیت راپۆرتەکانی بڵاو کردەوە لە ڕاستی راپۆرتەکانی تا ڕادێک راپۆرتی متمانەداریشن هەرێمی کوردستان خۆشی بڵاوی ئەکاتەوە پەرلەمانتارەکان و ئەنجومەنی وەزیران پشتی پێ ئەبەستن خۆشیان ئەوەیان کردو بەڵام ئەوەی کە هەیە لە داهاتەکەش بەمان شێوە بەشی کەم داهاتە کردەوە بۆ قەرزانی کە حکوومەتی هەرێم قەرزاری کۆمپانیای نەوتیەکانە ئیتر ئەوەش بەهۆی ئەو هەڵەوە بێت کە وەکو وتم ئاربیتریشن تحکیم نییە لە هەرێمی کوردستان لە پێی گرێبەستەکە گەر ئەم دوولایەنە عەقدێک ئەکەن ئەبێ ئەگەر کێشەیەکی تێکەوت لە چۆش کات بکەن دادگایەکی ناوداری جیانی دیاریەکەن بەڵام هەرێمی کوردستان پێویستی بوێ ڕێکخراوی تحکیم هەبێ لایەنێکی تحکیم و ئاربیتریشنی هەبێ بۆی هۆشدار بێ لەو فێڵە یاسایانەی کە لێ ئەکرێ لە دەرەوە لە محاکمی دووەلیا لە کەیسی نەوتە چونکە سەمسەن کۆمپانیایەکی وەکو داناغاز پارەی محامێگانی زۆرتر وەکو لە پارەی مهندسەکانی کە نەوت دەرهێنن بۆ چونکەوانە لە کەیسێکە زۆرترین پارە ئابنەوە لە وڵاتانی کە تایەوە بەرهێنانەکەن سپاس دەکەم کاک یادگار سەبارەت بە بڵێن جیاوازی هەیە لە نێوان سەرۆکی حکوومەتی پێش و سەرۆکی حکوومەتی ئێستا بۆ ئیدارەدانی نەوت پرسیارێکیشم پێشتر لێکری بەڵام سەبارەت بە ڕۆڵی ئاشتێورامیش یعنی ئەوی شەر کۆتایی پێدەی سەرۆکی حکوومەتی پێش و سەرۆکی حکوومەتی ئێستاش ڕۆڵیان جیاوازە لە دۆسیەی نەوت وڵاکاک حەکیم من حەز ناکەم بوارە سیاسیەکەەوە منیش شخصێکی سیاسی نیم یا بڵێم نامێت تەداخل لە سیاست ئەمەوێش زیاتر بە شێوەیەکی میهانیانە زیاتر هەڵسەنگاندنی بۆ بکەم بەڵام بە پێی ئاماژەکان وەزیری سامانە سروشتییە کۆن احتیمالێت تا ماوەیەک بمێنێتەوە تا قوشتەکان دەور و تەسلیمەکە و بزانێت چۆنەکەی لەوانەیە بۆ مەرحەلەیە لە مەرحەلەکان پێویستی بێت چونکە وەزیری سامانە سروشتیەکانی نوێ ئەوەی کە ئەگەر متمانەی پێبیرێ پێویستی پێێتی بۆیە ئاگاداری ورد و درشتی ئەو عقدانە بێ و ئەو کێشە هەڵبەسترا ماوەتەوە بازێ وەزیر خۆی هینێکی لەسەرە لە دادگای تحکیمی بازرگانی لەندەن ئەمە ئەکەوێتە سەرەوە ئەدای حکوومەتی پێشووی ئێستا ناتوانین ئاوایەکسەری بڵێن فەرقی هەیە یا فەرقی نییە بەڵام لە بارودۆخێکی جیاوازتران تقریبا ئەم حکوومەتی تازە لە دوای چەند مانگێکەوە کێشەی کۆرۆنا دەستی پێکرد و نرخی نەوت دابەزی ئیتر لە شانسی خۆیان سعری نەوت زۆر دابەزی و کێشەکان زیاتر کەڵەکە بوو کە لە پێشترا هەبوو و گوازایە بۆ ئەمە و ئەمانیش نەیانتوانی بە شێوەیەکی رادیکاڵانە و زۆر جدیانە ئیشی لەسەر بکەن و ئەو کێشەکان زیاتر زەق بۆ تاکۆی حل بێ بەداخەوە سەبارەت ئەویستم ملاحەزەیەک بن لەسەر یەکێک لە قسانەی کات بەرۆز بەڕاستی ڕاستە محکەمەی تحکیم یا خۆتاکای تحکیم شتێکی زۆر زۆر گرنگە بەڵام ئەوەی لە گرێبەستەکانە
هەرێمی کوردستانە هەیە ئەوەی تا ئیسە کراوە بە عقدی شریعەت المتعاقدین هەردوو لاکان ئەبێ پێوەی ملزم بن ئەوانیش لایەنی تەحکیمیان دیاری کردووە ئەگەر بمانێ گۆڕانکاری لەوانە بکەین بە دڵنیاییەوە شتێکی زۆر باشە بێ ئەگەر تەحکیمی ناوخۆییمان هەبێەوە کۆمپانیەکان بکەینەوە هەمواری ئەو بڕگەیە بکەینەوە کە تحکیمەکان ئەگەر کرا لەمە لاش یاخودەوانی پێشوش فعلا لە هەموارکردوانین ئەگەر حکوومەتی کوردستان فعلا تیمێکی بەهێز و وریا و شارەزای لەبێنەوە بوارە باشە کاتمە زۆر کەمەوە بەس سەبارەت بە داهاتەکەی پێشتر بەڕێزت بابەتێکت نووسی و دەڵێی بەبێ چاکسازی و بەبێ باخداش دەتوانرێت ئێستا مانگانە موچەکە بدرێت یعنی داهاتەکە ئێستا ینی دوو مانگ جارێک دەتوانرێت بدرێت بڵین ئەگەر فعلا داهاتی هەرێمی کوردستان لە دەستێکی ئەمینە بێ بەڵێ فعلا بە داهاتی نەوتەوە بە داهاتی دەواازە سنووریەکان داهاتی ناوخۆ و ئەو هاوکاری کرد لایەن ئەمریکەکانەوە برێ بە دڵنیاییەوە زۆر لەوە زیاترەکە موچەی مشەخۆران دوو مانگ جارێک پیرە بە دڵنیاییەوە شکاریکشم کردووە سەبارەت بەوەی دیلۆیت راپۆرتەکانی دیلۆیت ئاماژەیەکی باشن بۆ ئەوەی کە بزانین حکوومەتی هەرێمی کوردستان چۆنی و وەزارەتی سامان سروشتیەکان چۆنی مامەڵی لەگەڵ سەکتەری نەوتا کردووە بەڵێ لە راپۆرتەکەی دیلۆیت ئاڵێ لە ساڵ 54 تقریبا ماوەتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئێمە راپۆرتێکی دوور و درێژ و تەفسیلی نزیکی سیلاپەڕەیمان دەرکرد لەسەر ژمارەکانی دیلۆیت و گەشتی ئەو دەرەنجامەی لە ساسی و شتێک ئەمێنێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ئەوانە بەڵێ دەرچوونی راپۆرتەکانی دیلۆیت شتێکی باشن و ئاماژەکان و هەر ئیعلانکردنی هەر ژمارەیەک هاوکارە بێ بۆ کەسانەی کە لەو بوارە نەوێ دیراسە بکەن وەرگبینی بکەن یاخود قسەیان هەبێ کە وەکو سەرچاوەیەک لە بەردەستیان هەبێ باری لەسەر بکەن زۆر باش بە سۆکاری چیە لە 2020 هیچ راپۆرتێکی دیلۆیتمان نییە تەنانەت مانگە ینی ڕاگەنداوی وەزارەتی سامانە سروشتیەکانیشمان نییە بۆ 2020 سندوقی داهاتە نەوتەکان وا بڕیار بوو دروست بکرێت بڵێن دیار نییە وەرگرتنی باج لە کۆمپانیەکان بەخسەی پەرلەمانتانەکە 622 تەنانەت کۆمپانی ناوخۆیی ئەوانیش باجیان لێ وەرناگیرێتی بەداخەوە دیلۆیتیش ئەکرێت دیلۆیت راپۆرتەکانی خۆی تەواو کرد بێ حکوومەت ئیعلانی نەکرد بێ نازانین چۆنە بەڵام هەر بەپێی کتابێک کە ئێمە و کوڕێکخراوی ڕوونبین لەگەڵ وەزارەتی سامان سروشتیەکان لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە کردومانە عەقدی دیلۆیت لە ساڵی 2022 تەواو بێ ئەخیری 2021 تەواو بێ یعنی و کۆمپانیایەکی تریش چەند جار لەم شاشەیەوەشەوە باسمان کرد EY شیرینیە نەوتیەکانەوەی کە پێوتێ شیرینی نەوتی ناسراوە یاخود پاداشتی پێبەستەکان ئەمە قەرار بوو وردبینی بکات تاکو ئیستا لە ساڵی لەگەڵ دیلۆیت تا ئیمزایان کردووە ئەویش یەک ساڵی ماوە عەقدەکان تەواو بێت تا ئیستا یەک راپۆرتیان نەکردووە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکا فشارەکان لە میدیا و یان لە لایەنەکانی ترەوە زیاد دەکرێت ئەو ساجاری واشە لە ڕۆژێکی قوتڵی ڕسمیە راپۆرتەکانی دیلۆیت بڵاوکاتەوە کە ئەمە بەداخەوە ئەڵێم جارێکی تر متمانە کەمترەکاتەوە راپۆرتەکان ئەکرێت دیلۆیت کردوێتی بەڵام حکوومەت لای خۆی باڵیگرتووە لەگەڵەوەشە راپۆرتەکانی دیلۆیت ئەمان کۆنفێرمی ئەو ژمارانە کردووە و هیچ ئەوەی کە ئیعلانەکرێت تەبیعی راپۆرتەکان دوو جۆر راپۆرتێکیان ڕێکەمەندیشنە کە حکوومەت ئیعلانی نەکردووە بۆ ئێمە بەڵام ئەوانەیە کە هەمان ئەو ژمارانەیە کە وەزارەتی سامانە سروشتیەکان بڵاویان کردوێتەوە پێشتر و تەنها کۆنفەرمێشنیەوە ئەو ژمارانە بەڵێ سوپاس دەکەم بەس بە کورتی و راپۆرتێکی حکوومەت بڵاوی نەکاتەوە تایبەتە بە گەندەڵەکان بە کورتی بێ سوپاس دەکەم ئەوەی کە بڵاو ناکاتەوە تەبیعی لە هەر وردبینیەکە تەبیعی ئەم وردبینی ئەمەی دیلۆیت وردبینی ناوخۆیی وردبوونی دەرەکی هەیە ئەمە وردبینی دەرەکیە لە یانێکی دەرەکیێنی بۆیە وردبینیت بۆ بکە و ئەمە عملیەکی بەردەوامە لە هەموو وردبینیەکە گاپە دۆزیتەوە بۆشاییە دۆزیتەوە بۆشاییانە پێشنیاری بۆ بکەی کە چۆن چاکترینکە ئەو پێشنیارانەیە حکوومەت ئەو ڕێکەمەندیشنانەیە پێشنیارانەیە حکوومەت بڵاوی نەکردوێتەوە سوپاس دەکەم کاک بەهرەوس کاتمان زۆر کەماوە 2 دقەی بەس وەکو ئەوەی کە چۆن نەوت بخرێتە خزمەتی خەڵک ئێمە دەبینین لە بەرژەوەنی چەند حیزبێک و چەند بنەماڵەیەک بووە چۆن دەکرێت بخرێتە خزمەتی خەڵک بکوتی دەکرێت بخرێتە خزمەتی خەڵک سێکتەری نەوتی هەرێمی کوردستان بکرێت بە سێکتەرێکی نیشتیمانی و شتوان زۆر ئاسانە دەستێوەردانی حیزبی کەمتر بێتەوە لە سێکتەرە نەوتیەکانە بکرێت بە سێکتەرێکی نیشتیمانی هەموو دیراساتانی لە دەرەوە لەسەر نەوتی هەرێمی کوردستان ئەکرێت لە کۆتاییەکان
پێویستە نەوت یاریێمی سێکتەر و نەوت و گاز یاریێمی کوردستان سێکتەرێکی نیشتیمانی و دامەزراوەیەکی نیشتیمانی پاڵپشتی ناکات. ڕوونیشە نەوت لە وڵاتانی کە دامەزراوە نیشتیمانی پاڵپشتی ناکات ئاقاری میلەت و نەتەوەکانیان چۆن ئێمە فرسەتمان لە بەردەستە کە ئەمە گەشە پێ بکەین وەکو لە نامشانیان تەقریری ئێمەدا لە پەیمانگای مێدیترێنین بۆ توێژینەوەی هەرێمەتیات وەستا بەڕوونکردش پێترۆڵەم ڕسۆرسس سەرکەشیەک بە نەوتی هەرێمی کوردستانەوە دیارە بۆیە ئەم سەرکەشیە چارەسەر بکرێت تەنها یەک شتە ئەویش خەڵکانێک هەبن سوات ئەناڵایزسی پێڵێن لە هەموو دنیاە بۆ حکوومەتەکان سوات یعنی ئێسەکە سترێنجە لایەنی بەهێزی ئەم سێکتەرە چییە؟ دەبلیوەکە ویکنێز لایەنی لاوازی ئەم سێکتەرە چییە؟ ئۆیەکە ئەپۆنچنیتی فرسەتەکانی بەردەم ئەم سێکتەرەوە ئەم دامەزراوە چییە؟ توێکەش ئەو هەڕەشانەی کە ڕوبەڕووی ئەم سێکتەرا بنەوە چین بەردەوام ئەم ئەنەڵایز و تەحلیلاتانە بۆ نەوت یاریێمی کوردستان بکرێت بۆی تووشی کێشە نەبین و پێشبینی بۆ ئایندە بکەین. بەڵێ سپاس بۆ بەڕێزان مەهرۆ جەعفەر سەرۆکی هێنشی تیمی دێتریانەوە توێژینەوەی هەرێمەتی لە سەدۆی سەرەکی هەروە لە بەریتانیاوە یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوون بووین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت. سپاس بۆ بینەرانەوە سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.